پێشەشی بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەین کە ئێمڕۆ لە بۆنەیەکی گرنگ لە ڕۆژێکی گرنگ لە کاتێکی گرنگە لە کاتی خۆیان بوورون و ئامادە بوون. ئێستاش بەڕێز کاکداریان هەورامی کە یەکێکە لە تاقانە تریاجیدیەکەی شیمیابارانی هەڵەبجە کە بە چەند پارچە مۆزیکێک کە تعبیرەکە لە تراجیدیای هەڵەبجەی شەید پێشکەشی ئەوەی بەڕێز دەکا. با فەرمێت کاکداریان هەورامی. ئێستاش یەک دەقە بۆ گیانی پاکی شەیدانی هەڵەبجە و سەرجەم شەیدانی ڕێگەی ئازادی هەستنە سەر پێ سوپاسدانەکەین.
زۆر سپاس فەرموودانیشن. ئێستاش وتاری ڕێکخراوی ڕۆژبیرانی کورد لەلایەن بەڕێز کاگۆڤ ئەحمەد ئەگەر بفەرمێ بۆ سەستێش سپاسیەکەین. بەڕێزان سڵاوتان لێبێ. یادی هەڵەبجە ئەو یادەیە کە هەرگیز لە دڵی تاک بە تاکی کورد و هاوڵاتیانی کورد لە تەواوی دنیاە دەرناچێت. ڕاستی وتارەکەی من کورتە چکە لە چەند ساتی داهاتوە جەنابی سکرتێری ڕێکخراوی ڕۆژنبیران وتاری دەبێت. ئەمڕۆ پێم خۆش بوو لە ئەسنای ئەم دیدارە گەورەیەدا بە هەماهەنگی لەگەڵ حەڤەی شوبات کە شانازیان پێوە ئەەکەین کە بوونەتە ڕێکخراوێک کە بەڕاستی هەمووان وەکو خۆیان سەیری دەکەن. ئەوەی کە گرنگە ئەمڕۆ ڕای بگەێنم گەورەترین پرۆژەیە و یەکەمین پرۆژەیە لەسەر ئاستی کورد کە لە بەریتانیایە ئەنجام دەدرێ و ئەرکی تێچووی لەلایەن ڕێکخراوی ڕۆژنبیرانی کورد و کۆمەڵێک دڵسۆزی کوردەوە پێشکەش دەکرێ و هاوکاری دەکرێ. ئەم پرۆژەیە لەلایەن بەڕێز هونەرمەندی پەیکەرتاش بەڕێز کاک بەرزان شازەوە ئامادەسازی بۆ دەکرێ و لە ئێستای ئامادەکاری بۆ کراوە و ئێمەش ئەو پرۆژەیەمان داناوە کە هەمەهەنگ و هاوکار بین بۆ تەواوی کوردستانیانمان لە بەریتانیا. پرۆژەکەش بەم شێوەیە. پەیکەری عومەری خاوەر سێ ئەوەنەی حەجمی تەبیعی دروست دەکرێ بە برۆنز لەلایەن هونەرمەندی خۆشەویست وەک باسم کرد بەڕێز کاک بەرزان شازەوە. ئەم پەیکەرە دەبێتە سنبولێکی گەورە بۆ کوردستانیانمان لە بەریتانیا و یەکێک لە پارکە گەورەکانی بێرمیگام هەڵبژێردراوە کە سەر بە وێست میدلاند ئێمە ئەو پرۆژەیە ئەنجام دەین. ڕاستە پرۆژەکە پرۆژێکی سەرتاسەریە بۆ شانشینی یەکگرتووی بەریتانیا. طبعا ئەم پەیکەرە قورساییەک و گەورەیەکی خۆی هەیە کە ئێمە دەمانەوێت ئەنجامی بین. ڕاستە قوربانیدانی دەوێت، ڕاستە هەوڵی دەوێت. ئێمەش هەوڵێکی زۆر زۆر جددی و گرنگمان داوە. ئەم پرۆژەیە بودجەیەکی زۆر زۆریشی ئەوێ، بەڵام ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە لە 16 سێە هەمومان کۆبینەوە لە دەوری پەیکەرەکە بڵین ئەمە بەشێکە لە ئازارەکانی کورد و کوردستانمان، چونکە بڕواتان بێ لەوانەیە بەشێکی کەمتان هەبێ لە ئازارەکانی کورد و کوردستان تێنەگەیشت بێ، لەوانەیە بەشێکیشمان لە کاتی ئەو ئازارانەیە لە دایک بووبین کە بەردەوام لە پێگە و لە وجودی کووردا دووبارە بۆتەوە. بۆیە پەیکەری عومەری خاوەر کە سنبولی کورد و کوردستانە ئێمە لە دوای پێرمەشنەکە لە دوای ئەوەی کە ڕێگەپێدانمان بۆ وەرگرت لەلایەن گەورەترین پارکی وێست میدلاندەوە بێرمیگامەوە، دواتر ئێمە ئیشی لەسەر ئەەکەین کە پەیکەرەکە بە 3 بەش بەرینە ئەوێ و لەوێ لە ڕێوڕەسمێکی گەورەیە بڵاوی دەکەینەوە و هەمومان بەشدار دەبین لەوێ. وەسەلماندنتان وەلەو ڕۆژەیە ئامادەییتان کە هەر لە بۆنەی هەڵەبجەیە ئەو پەیکەرە ئیفتیتاح ئەکرێتەوە و ئەکرێتەوە. بۆیە هیوادارم ئەم پرۆژەیە یەکەم پرۆژە و دوایین پرۆژەی ئێمە و سەرچەم ڕێکخراوەکانی کە نەبێ، چونکە بەڕاستی ڕێکخراوەکانی بەریتانیا و کوردەکان زۆر کاری باش دەکەن و ئێمەش هیوادارین بەردەوامیمان هەبێ لەگەڵ ئێوە. و لێرەشەوە یەک داوام هەیە لە ئێوەی خۆشەویست، هەر کەسێک حەز ئەکا بە یەک پاوەنیش بێ بەشدار بکە لەو پرۆژەیە، بەڕاستی دڵسۆزی و گەورەی خۆی ئەنوێنێت، چونکەم پرۆژەیە دەبێتە پرۆژەی یەک بەیەکی ئێوە و تاک بە تاکی ئێوە، چونکە گرنگە پەیکەرێکی گەورەی وەها لە پارکێک لە پارکەکانی ئەم وڵاتەدا بندرێت کە نیشتیمانی ئێمە نییە، بەڵام ئێستا نیشتیمانی ئێمەیە. زۆر سپاسی بەڕێز کاگۆڤاکەین. بەڕاستی ئەو پرۆژەی کە دایانێ لە بێرمیگام پرۆژەی گەورەیە ئەمێنێتەوە، ئەبێتە سمبولی نەتەوایەتی کورد لە دەرەوەی نیشتیمان. بەڕاستی هاوکاریکردن و پشتگیریکردنی پرۆژەکان سەرخستنی پرۆژەکە هەبێ. ئێستاش وتاری بەڕێز کاک زانیار سەرۆکی ئەنجومەنی بێرمیگامی ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ ماف و ئازادی با بفەرمێ. دەستان خۆش و بەخێراتنی وڵایەکتان دەکەم، ئەرکتان چی شاوەڕۆ لێرە ئامادە بوون، سەرکەوتوو بن. هەڵەبجە زامێکی ساڕێژ نەبوو،
وەک لای هەمووتان ڕوونە ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کارەساتی گەورەی کیمیابەرانکردنی شاری هەڵەبجە لە 16 ساڵی 1970 لەلایەن ڕژێمی دیکتاتۆری عێراقەوە بە فەرمانی عەلی حەسەن مەجید کە تیایدا لە کەمترین ماوەدا 5,000 هاوڵاتی مەدەنی کوردی ئەو شارە گیانیان لەدەستدا و ژمارەیەکی زۆریش لە خەڵکی بریندار بوون کە تووشی نابینایی و یان سووتان بوون و بەهۆی کاریگەری ئەو کیمیاییەوە و تەواوی خەڵکی ئەو شارە و دەوروبەری ئاوەڕێی وڵاتانی ئێران و ئەو مەنتیقەیە بوون و لەو کاتەدا بەهۆی بەرژەوەندی نێودەوڵەتی و سیاسی عێراق و بەهێزی لە ناوچەکە هیچ کەس نەیتوانی دەنگیان ببیستێت و دەنگیان بە جیهانی دەرەوە و دەستگاکانی مافی مرۆڤ و نەتەوەی گرتوەکان بگەێنێت ئێمە ئەوڕۆ لێرەین بۆ یادکردنەوە بەرزڕاگرتنی ئەو کارەساتە گەورەیە کە بەسەر میلەتەکەمان داهاتووە کە برینێکی قوڵ و گەورەیە لە جەستەی نیشتیمانەکەمان و هەر تاکێ کێمنەتەوەیە کە هەرگیز ساڕێژ نابێت بەڵام بەداخەوە تاکو ئێستا دوای 37 ساڵ حکوومەتی عێراق کە میلادگیری ئەو ڕژێمەیە تاکو ئێستا هیچ کارێکی نەکردووە بۆ خەڵکی ئەم شارە لە قەرەبووکردنەوەی کە سوکاری شەهیدان و زیان لەکەوتوان و بریندارانی چەکی کیمیایی کە بە ناساندنی ئەم کارەساتە بە جینۆساید لە پەرلەمانی عێراق و چارەسەرکردنی بریندارەکان کە تا ئێستا ڕۆژانە بە بەرچاومانەوەگیان لەدەست دەدەن و ئاوەدان نەکردنەوەی شارەکە و دادگایی نەکردنی هەموو کەسانێک کە دەستیان هەبووە لەم کارەساتەدا هەمیشە یادەکانی ئەم کارەساتە بە حیزبی کردووە و بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوە بە تایبەت هەردوو حیزبی دەسەڵاتداری یەکێتی پارتی لەم ڕۆژدا خەڵکم شارەیان بیر دەکەوێتەوە بۆیە ئێمە لەم یادا داواکارین لە هەردوو حکومەتی عێراق و هەرێم کام ساڵ تەواوی داواکاریەکانی خەڵکی ئەم شارە جێبەجێ بکەن لە ڕێگەی حکومەت و پەرلەمانەوە تاوەکو تۆزێک لە خەم و کۆشانەکانی خەڵکی ئەم شارە کەم بێتەوە و هاوشێوەی کارەساتی هیرۆشیما و ناکازاکی بە جینۆساید بناسێنرێت لەلایەن هەردوو حکومەت و دەوڵەتانی دنیا و نەتەوەی گرتوەکانەوە دادگای نێودەوڵەتی لاهای قەرەبووی مادی و معنەوی خەڵکی ئەم شارە بکرێتەوە لەلایەن حکومەتی عێراق بکرێتە شارێکی نمونەیی لەسەر ئاستی عێراق ڕاگەیاندنی ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافی مرۆڤ 16 سەی 2025 لەشتان سوتاق بێ و سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ کاکزانیار سەرۆکی ئەنجومەنی بێرمیگامی ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ ماف و ئازادی بەڵێ بەڕێزان ئێستاش شانۆیی نیشتیمان کە لە دەرێنان و نووسینی بەڕێز کاگۆڤ ئەحمەدە پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکرێ فەرموو بفەرموو بسلمان خەڵماوە کەس فریامان ناکەوێت ئەی هاوار ئەی داد ئەی بێداد چمان وێرانیەکە کەس لێ فریامان کەوێت بەشی ئێمە منەت هەربەینەتیە ئێمە گەلی کورد دوای بێت چەند ساوە بین کەس نییە فریامان کەوێت ئەی هاوار دەمباڵ وێرانیە وەڵەکانم خۆتان کەون ئەی هاوار ئەی داد ئەی داد داد وەڵەکان چی بوو کارەساتە بەڕێزان ئەگەر ئەو چەپکە گوڵانەی لە بەردەم خۆتانایە پێشکەشیکەن بە پەیکەری تیراجیجای عومەری خاوەر سوپاسانەکەم هەر کەسێک پارچێک چڵێک گوڵ پێشکەشکە بە پەیکەرەکە سوپاسیەکەین کورد سەلماندی لە جێگەی کیمیایی و ژەهر گوڵە چێنێ
سواسی بەشداربووانتانەکەین بەڕاستی تعبیرێکی گەورە و گرنگە لە تراجیدیای ئەو ڕۆژە و هەڵوێستی ئێوە وەکو کوردێکی قارەمان و بەشەرەف کە لە جێگەی ژەهر گوڵەچێنن. بتانيا جمه من بتانيا جمه من امشو زريانا شيني امشو زريانا لێرەوە بە خێراتنی سەرجەم میوانە بەڕێزەکانەکەم ماندوو بوون ئەرکتان کێشا کە لە یادی 37 ساڵای هەڵەبجەی شەهیدە. بەندە وەکو بەرپرسی هونەری لە ڕۆژمیرانی کورد لە بەریتانیا هەستاین بە دروستکردنی ماکێتی عومەری خاوەر. لێرەدا پێم خۆشە کەسایەتی عومەری خاوەر بناسیێنم بە کورتی. عومەر حەمە ساڵە لە ساڵی 1934 لە گوندی باوەنور لەدایک بووە. لە هاوسەری دووهەمی دە منداڵی بووە، سیانیان کوڕ بوون. کوڕی یەکەمی بە نەخۆشی گیانی لەدەستیاوە. لە کیمیا بارانەکە کە کاتە 16 1970 ئامێز بە کوڕەکەی تری ئاگرێت، ئەوی تریان بەجێ ماوە لەبەر دەرگا لە بەسەر قادرمەکان بە سەریاکەوێت و دو هەناسی هەردووکیان هەر لیا کۆتایی پێدە. و ئەم پرۆژەیە ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا بە تەمەین وەکو کاکە گۆڤە ئاماژەی پێدا پێش بن سێ ئەوەندەی حەجمی تەبیعی گەورەی بکەین و لە شوێنێکی گونجاو و باشدا لە شاری بێرمیگام دابدرێن. ئامانجی ئەم پرۆژەیە لەوەیە کە ئێمە میلەتێکین زوڵم لێکراوین، میلەتێکین بەڕاستی چەوسێنراوی نەتەوە هەتاوەکو ئەم دەقێش کەس ئاوەڕمان لێ نایەتەوە ئەبێ ئەم خۆمان دەرگ بە ئازارەکانی خۆمان بکەین و خۆمان یەکگرتو بین. دواتر پرۆژەکەمان بەردەوامە بێ بۆ کەسایەتیەکانی تر وەکو نالی سالم کوردی سێ کوچکەی بابان دەیان پەیکەری ناسراوی کورد کە ئەمانە مێژوو و کلتور و ئەدەبی ئێمن لە ڕاستیان نابێ ئەمانە ژێبیر بکەین. دواتر ئەمەوێ بڵێم هەر بەڕێزێک هەر کەسێک ئەوە ئێمە دەستمان پێکرد بە پرۆژەکەمان، هەر کەسێک هەر بەڕێزێک ئامادەیە هاوکارمان بێ، ئێمە دەرگامان کراوەی و هاوکاریشمان نەبێ هەر لەسەر سەرمان و لەسەر چاومان. دووبارە و سێبارە هەموو لایە بەخێر بێن. ئەم یادەش ساڵێکی تر ئینشاڵڵا بە باشتر پڕەکەینەوە و جێگەی شانازیە بێ ئینشاڵڵا. سپاس بێت. ئێساش بەڕێز کاک ئاراز بلباس لە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد فەرموو بەڕێزیان بفەرمونون بۆ پێشکەشکردنی وتارەکە. ئامادەوانی بەڕێز، چالاکوانان، هونەرمەندانی بەڕێز، من ئاراز بلباس سکرتێری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بە خێراتنێکی گەرمتان دەکەین بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیران و هەروەها زۆر سوپاس بۆ برادرانی عەبدەی شوبات بۆ ڕێخستنی ئەم مەراسیمە لە ساڵیادی 37هەمین ساڵیادی هەڵەبجەی شەهید. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد هەمیشە ئامادە بووین بۆ ئەوەی بتوانین چالاکی بەپێز و ئەو یاد و ئەو بۆنانە زیندوو بکەینەوە بۆ ئەوەی تاچی کورد ئاگداری ڕوودا و مێژوویەکان بن. بەڕاستی زەرورە ئەم یادانە بەردەوام بکرێتەوە. لێرەدا ڕاگەیاندنی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردان بۆ دەخوێنەوە. ئەمڕۆ لە 37هەمین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەدا ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەو پڕی خەم و پەژارەوە یادی ئەو ڕۆژە دەکاتەوە کە تیایدا مرۆڤایەتی لە ئازگەورەترین تاوانەکانی تش بە مرۆڤایەتی بێدەنگ بوو. هەڵەبجە تەنها ناوێک نییە بەڵکو سمبولی زامێکی ساڕێژ نەبوو لە دڵی هەموو کوردێکدا.
ئێمە ئەمڕۆ کۆبوونەتەوە بۆ ئەوەی جارێکی تر ڕای بگەینین کە بێدەنگی لە ئاستاوان هێندە لە ئەنجامدانی تاوانەکە مەترسیدارترە. ئەو بێدەنجە کە ڕێگەی خۆش کرد بۆ ئەوەی ڕژێوێکی درەندا بە ئاشکرا گەلێک کۆمەڵکوژ بکات. هەڵەبجە تەنها قوربانی نەبوو، بەڵکو بوو بە ئاوێنەیەک کە راستی ڕوخساری جیهانی بۆ هەمووان دەرخست، جیهانێک لە بەرژەوەندەکانی لە بەهاکانی مرۆڤ گەورەترن. ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد پێداگری لەم خاڵانەی دەکاتەوە. تاوانبارانی کیمیابارانی هەڵەبجە دەبێت ڕووبەڕووی دادگای لاها بکرێتەوە و لە دادگای نێودەوڵەتی سەرجەم ئەو تاوانبارانە سزا بدرێت. نابێت هیچ پاساوێک هەبێت بۆ شاردنەوەی ڕاستیەکان و چاوپۆشی لە تاوانباران. دوو، قەرەبۆکردنەوەی قوربانیان تەنها ئەرکی مادی نییە، بەڵکو ئەرکێکی ئەخلاقیە. دەبێت حکوومەت و کۆمەڵگەی نێودەوڵەتی هەموو هەوڵێک بدەن بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بۆ قوربانیان و کەسوکاری شەهیدان و قوربانیان. نابێت هەڵەبجە لەبیر بکرێت، دەبێت یادی هەڵەبجە بکرێتە هاندەرێک بۆ ڕووبەڕووبوونەوەی هەموو جۆرە ستەم و ناداتپەروەریەک لە جیهاندا. بەداخەوە هەڵەبجە وەک کارتێکی یاری پێکردن لەلایەن پارت و لایەنە سیاسیەکانەوە بەکاردەهێنرێت بۆتە شوێنی مزادی ململانەی سیاسی حزب و لایەنە سیاسیەکان. ئێمە لە ڕێکخراوی ڕۆشنبیران هیوادارین بەقەد ئەو ململانەی سیاسی نێوان لایەنە سیاسیەکان خزمەتێکیش بەو شارە بکەن و چیتر خەجاڵەتی خەڵکی ئەو شارە نەبن. هەروەها ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ئامادەیی خۆی دەردەبرێت بۆ هەر هەوڵێک کە ئامانزی خزمەتکردنی شاری هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە بێت. ئێمە لە بۆ ڕاداین کە تەنها بە یەکگرتووی هەوڵی خزمەتکردنی ئەو شارە ئەتین. بۆ مەبەستەش داوا لەلایەنی بەرپرس و لە کۆمپانیاکان و خەڵکانی دەستڕۆیشتوو دەکەین کە هاوکار و پشتوانمان بن بۆ ئەوەی بتوانین پرۆژەی جۆراوجۆر لە شاری هەڵەبجە بۆ خزمەتی شاری هەڵەبجە و گەنجانی هەڵەبجەدا بەڕێ بکەین. لە کۆتاییدا دەڵێن هەزاران سڵاو و درود بۆ ڕوعی پاچی شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی. نەفرەت و نەمان بۆ ئەوانەی کە دژی گەلی کورد هەمیشە چەقویان تیش کردووە. هەر بیژن و سەرکەوتوو بن. ئێستاش خاتونێکی بەڕێز لێرەیە، خاتوپەیمان کە بەرکەوتەی چەکی کیمیاویە. ئەمانەوێ وەکو شایەت حاڵێ خۆی لە زاری خۆیەوە تعبیرکە لەو تراجیدیایە، لەو ڕۆژە، لەو کارەساتە کە بەسەری خۆی و بەسەر بیلەتەکە هاتووە. زۆر سپاسی بەڕێزیانەکەین. بفەرمونون بۆ سەستەیج. سەرەتا سەری ڕێزدانەوێنم بۆ سەرجەم شەهیدانی هەڵەبجە. دەنگ نەبوو؟ سەرەتا سەری ڕێز دادەنەوێنم بۆ سەرجەم شەهیدانی هەڵەبجەی هەمیشە زیندوو. من وەک ئافرەتێکی شایەت حاڵی هەڵەبجە، وەک شایەت حاڵێکی ئەو ڕۆژە ڕۆژێک بوو کە هەرگیز دووبارە نەبێتەوە. هەر کەس هەوڵی دەدا خۆی ڕزگار بکات. بەداخەوە زۆرینەی خەڵک لەژێر زەمینەکاندا شەهید بوون، هەندێکیش لە کاتی ڕاکردن لە کۆڵانەکاندا کەوتبوون. هەر یەک بە شێوازێک جیاواز ئەوەی دەمەوێ بیڵێم هەموو تاکێکی هەڵەبجە خاوەن چیرۆکێکی تراتیژیایە. بەداخەوە کە تاوەکو ئێستا ئەو تاوانە گەورەیە بە جینۆساید نەنووسراوە. دەمەوێت تیشک بخەمە سەر ئەوە ئێمە وەک حزبی شۆعی کوردستان کە هەمیشە سەربەستین
لەو کارەدا و دەستمان نەبووە لەو تاوانەدا ئێمە نەبووین کە بەهێنانی پاسداران بۆ هەڵەبجە ئەوە بۆ مێژوو دەمێنێتەوە بۆیە ئێمە بەسەر بڵندی ئەو یادە دەکەینەوە من وەک ئافرەتێکی هەڵەبجەیی کە بەرپرسی حیزبی شیوعی کوردستانم لە بەریتانیا من دەمەوێت تیشک بخەمە سەر ئەوە کە ئێمە هەمیشە پاڵپشتی هەڵەبجەیەکان و ئەو شەهیدانەی کە لە هەڵەبجەیە تیاچوون من خۆم یەکێکم لە ئافرەتەکانی هەڵەبجە کە خێزانم زۆرینەی خێزانەکەم لە هەڵەبجەیە لەو تاوانە گەورەیە تیاچوو بە سەدەها شەهیدمان ناوە بەداخەوە ئەڵێم کە هەتا ئێستا تەنها ڕۆژێک لە ساڵێکە ئەو یادە دەکرێتەوە و دواتر کۆتایی پێدێ هیوادارم ئەوانەی کە لەم یادەیە ئامادەن ئەم بەڕێزانە هەموو دەنگمان بگەێنە سەر و بۆ ئەوەی زامی ئەو کەس و کاری شەهیدانی کە لە هەڵەبجەیان ماون کە هەتا ئێستا دەناڵێنن کە زۆرینەیان هەتا ئێستا ئەو برینەکانیان ساڕێژ نەبوو کە ساڕێژ نابێت هیوادارم دەنگمان یەک بخەین کە داوا بکەین کە هەڵەبجە بە جینۆساید بناسرێنێت زۆر سپاسانەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە بە خێراتنی سەرجەم میوانان و ئەم ڕێکخراوە دەکەم کە ئەم کارەیان ڕێخستووە دیسانەوە سەری ڕێز دادەنوێنم بۆ سەرجەم شەهیدان کۆمیتەی حیزبی شیوعی بەریتانیا زۆر سپاسانەکەم کۆمەڵکوژی هەڵەبجە تا ئیمڕۆژ کۆمەڵکوژی هەڵەبجە وەک گەورەترین هێرشی شیمیاوی دەمێنێتەوە لە مێژووی مرۆڤایەتیدا ئاڕاستەی ناوچەی مەدەنی دانیشتوان کراوە کە لە نێنێوان 3200 بۆ 5000 کەس زیاتر کوژراون و 7000 بۆ 10000 دیکەش بریندار بوون ئەنجامە سەرەتایەکانی ڕاپرسیەکانی ناوچەیەکیش بوون دەریان قستووە کە ڕێژەی شێرپەنجە و کەم و کوڕی لەدایک بوون لە ساڵانی دوای ڕووداوی هێرشەکەتا زیادی کردووە Zahalabja Masikiu. Today, Zahalabja Masikiu remains the large chemical weapon attacked directed against its civilian populated region in human history, killing between 3,200 to 5,000 people and injuring 7,000 to 10,000 more. Preliminary results from surveys of the attacked area showed increased rates of cancer and births. Defected in the years since the attack took place. سەرەتا بەخێراتنی تاک بە تاکتان دەکەم زۆر سپاس کە لێرە ئامادە بوون بە ناوی خوای بەخشندەی میهرەبان وا ساڵێکی تر بەسەر یادی کارەسات و نەهامەتێکی تری ناو دیرۆکی گەلەکەمان تێدەپەڕێت ئەو ڕووداوە مێژوویی کە بوویە خاڵێکی وەچەرخان لە خەباتی گەلی کوردمان و ویژدانی مرۆڤایەتی لە هەمبەر پرسی کورد لە باشووری کوردستان زیندوو کردەوە و کۆمەڵگەی نێودەوڵەتی تووشی شۆک بوو بە کوشتن و شەهیدبوونی هەزاران ژن و منداڵ و خەڵکی بێدیفاع و سڤیل لە شاری هەڵەبجە و دەوروبەری کە تیایدا چەکی کۆمەڵکوژی و کیمیایی قەدەغەکراوی نێودەوڵەتی بەکارهات لەلایەن ڕژێمی باسی سەمکاری ئەو کات هەر ئەو کارەساتە بوو بەهۆی ناساندنی قەزیەی کورد لە جیهان و هەروەها ئاهێکی خستەوە بەر بزاوتی شۆڕشی کوردی و دواتر لەگەڵ ڕووداوی ڕاپەڕینە شکۆدارەکەی بەهاری نەوەتوێکی گەلەکەمان کە قۆناغێکی تری خەبات هاتە ئاراوە ئەوە بوو دەسەڵاتی کوردی لێبەرهەمات بەڵام مەخابن هەر ئەو دەسەڵاتە دوای 34 ساڵ نەقەدەری ئەو کارەساتە و نە هیچ قوربانیدانی ملت دەزانێت تاکو ئێستا ڕۆژێکی پشووی فەرمیشی پێڕەوانە بینیوە وەکو پیشەی هەمیشەیان مشەخۆرانە لەسەر قوتی ملت و قەزی ڕەواکانی بەردەوامن لەسەر گەندەڵی و کەیف و سەفای خۆیان و ماڵباتیان
لە کاتێکدا حاڵ و گوزەرانی میلەت لەو پەڕی کولەمەرگیدایە و بە سێ چوار مانگ موچەیەک بۆ فەرمانبەر ئەو ئێوارە ئێمە ڕۆشتین بۆ چەمێکە بە ناوی حەمەوغانە ترەر کەسێک خەڵکیڵە جەوێ لەوانەیە خۆی بزانێ کوێ تا وەکو ئێوارە تاریک بوون لەوێ ماینەوە ئێمە ماڵی خۆمان و ماڵی پیکابێکی تایە و ماڵی پورمەتیایەتی کە هەمویان تیا چوون بەس پێم وابێ لێرە نییە بەڵام وێنەکە لە زۆربەی شوێنەکانی تر هەیە ڕۆشتین بە دوایانە ئەوان سیاریان هەیە بۆ ئێمە سیارەمان نەبوو لە ڕاستیا چون پێیان بڵێن خۆتان ئامادەکەن با هەمومان پێکەوە ڕاکەین لەبەرەوەی ئێمە لەو گەڕەکەی ئێمەیە بەهۆی ئەوەی مستەشارێک لە گەڕەکەکەی ئێمەیە ژیا ئەو سەردەمەی با بڵێن سەردەمی جاشایەتی بوو ماڵەکەی دوو ڕۆژ پێشەوە گوا هەڵگرت و ڕۆی ئەو برای من هەستی کرد کە شتێک ڕووەیە وتی ئەگەرنا چۆن ئەبێ ئەم ماڵ و دار و بەردی هەمووی پێچایەوە ڕوو دواتر هەلیکۆپتەرا و هەموو خێزانی و دار و بەردی کۆ کردەوە بردی بە ناوی حەسەن بەک ئەگەر کەسێک خەڵکی هەڵەبجە بێ لەوانەیە بزانێ ئەو خاتونە ئەوە تا دەستی بەشەوە زانێ ئیتر ئێمە هەستمان کرد کە شتێک ڕوویە هەرچەندە بە دەرودراوسێمە وتمان کە شتێک ڕوویە ئەوان نهاتن لەگەڵ ئێمە ئیتر ڕۆشتین بۆ ماڵی پورێکم ئەوەی کە بۆم باسکردن لە پیکابێکایە لە عەنەب هەمویان تیا چوون دەستی لە هەویرا بوو من لەگەڵ دایکمان ڕۆشتین ئیتر کۆڵان و کۆڵان بە پەنای دیوار و ئەم لاولایە تەیارەش بەسەرمانەوە بوو یعنی باوەڕکە ئەمە فلیم نییە چۆن بۆتانە گەرمۆ ئاوە یعنی کە ئەیبینی خەڵک لێوە ڕەتە بێ ڕێک ساروخی پێوانە خۆمان گەیاندە ماڵی ئەو پورم دەستی لە هەویرا بوو نانی دروستە کرد نانی دروستە کرد وتی ئەو بۆ هاتوون بۆ نەڕۆشتون وتمان ئێمە هاتوین بە دوایەوە کە هەمومان پێکەوە بڕۆین وتی نەخێرەوە سیارەتان پێ نیە ئێمە سیارەمان پێ ئەوە بڕۆن شتەکە بە عەکسەوە بوو ئێمە بە پێ بەرەو عەبابەیلێ ڕۆشتین دەرچووین ئەوان بە سیارە بە عەنەبا ڕۆشتن زۆربەی کیمیاویەکە لێو ناوچەیە بوو حەوزێکی لێ بوو لە عەنەب لە قەراغ حەوزەکە هەمویان لەوێ گیانیان لەدەزا بوو ئێمە دەرچووین ئەمە چیرۆکێکی ڕاستەقینەیە کە تاریکی کرد ئێوارەکەی کە گەشتی عەبابەیلێ کانیاوێکی لێ بوو زۆرمان تینوو بوو یعنی تۆ نەتەتوانی تەنانەت چەرخێک داگرسێنیت یعنی ڕووناکیەک دەرکەوتایەت یەک ساروخی پێوانە بەتانیمان نابوو بە سەرمانە کە چەرخ هەڵکەین بۆی ئاوێ بدۆزینەوە و بیخۆین پیرەژنێک لەسەر کانیەکە هەردوو قاچی لە دەزا بوو باشە بەڵام هێشتا گیانی تیا بوو خوێنی لێ ڕۆی هەموو کانیەکە خوێن بوو کە ئاوام کرد من ئاو بخۆم سێرەکەم هەمووی خوێنە باشە ڕۆشتین نەمانتوانی ئاوەکە بخۆین بەهەرحاڵ نزیک بووینەوە لە ئیتر ئاوا مەجموعەیە لۆفەی تایە کە ئەڕۆی بەرەو سەر بۆ عەبابەیلێ ئەلەویا مەجموعەیە پێژەمێ دەستیارە زووتر ڕووناک بوو هاتبوون نەیانزانی بوو کە تیارە لێبوون هەمووی کوشت بوون ئەمە جارێکی تری ژووتومە وەختی خۆی کە من هاتم تەقدیمی با بڵێن ئەمیگرێشتم کرد وەکو کەیسەکەم کە چیرۆکێکی حەقیقی بوو هەرچەنە باوەڕیان نەکرد دوای 11 جار مەحکەمە بەڵام هەر من کۆڵم نەیە لەبەرەوەی شتێکم پێ نەبوو کە هەم تەمەنیشم کەم بوو هەم شتێکی واشم پێ نەبوو کە بیدرکێنم بڵیانی دروستی کەم ومانە هەرە و چیرۆکە ڕاستەقینەیی کە هەم بۆ هەرەوەم وت بەهەرحاڵ باوەڕتانە بێ من پێم ناوە بەسەر سکی مناڵە نەرم بوو ینی نەمەزانی لە تاریکایە کە بە متەرجمەکەم وتی کاکە ئەمەی تۆ باسیەکەی فلیمە یا حەقیقیە وتم تەنانەت بە ڤیدیۆش کاسێتی هەڵەبجە وەختی خۆی کە ئێران کردبووی ئێسش لە یوتیوبە هەیە کە نازانم لەوانەیە زۆربەتان بینی بێتان من لەم دوێنێ شەو داشم بزانێتەوە جارێکچ لە پەیجی خۆمە ئەو ڤیدیۆیی تایە کە گیراوە ئەو خەڵکەی کە چۆن هەمووی کەوتووە لەو شوێنە دیارە ئەوە ڕۆژێ دواتر بۆ کە ئیتر کە کیمیاوەکە تەوا بوو پازداری ئێران هاتنە خوارەوە هەرچەندە ئێمە پازدارمانە بینی ئاوا سیارەکانیان وردەوردەوە بەڵام ئێمە ئەو ئێوارەی زووتر هەستمان کردو بەهۆی ئەو مستەشارەوە کە بەجێی هێشت زانیمان هەرچەندە بەو خەڵکانەمان ورد کە لە چواردەورمان نابوون هەنێکیان باوەڕیان کرد هەنێکیان باوەڕیان نەکرد لەبەرەوەی کەس لە عەقڵیانە وشتی وا بێت تێگەی زۆر سپاس ئەوە چیرۆکەکەی
حقیقەتی ژیانی من بوو لەو ڕێگایە کە هاتووم هەتا ئەم لەحزەیەی کە هەم ڕۆژ نەبووە بە یعنی بۆ چرکەیە کە لە زەینی منە نەبوو بێ هەمیشە لە خەیاڵمایە لە هەموو کاتێکە یعنی ئەتوانم بڵێم ناخۆشترین شت بووە کە لە ژیانی منە ڕوویەوە ئێستاش هەندێک جار بەخۆم بڵێم تعاجبم لێ کە چۆن تا ئێستا ماوم زۆر سپاس وشەن نەما لە فەرهەنگا بۆت نەنووسن بەڵێن نەما بۆ سووتانت نەیدرکێنن هەموو ساڵێ لە شانزەی سێ هەرکە هاتن گوێیان کەڕە و چاوەکانیان ئەنوقێن ساڵی جارێک گوێیان لێتە و تۆ ئەبینن گوێچکەت پڕ ئەکەن لە بەڵێنی پڕ لە درۆ کوچە و کۆڵان کەلاوەکان بریندارن دەبینن و کەچی جارێ نەهاتنە بۆ ئەی هەڵەبجەی بریندار و سوتاوەکەم 37 ساڵە ڕەنگت ئەکەن بە مەرام جارێ سەوز و جارێ زەرد و جارێ مۆر هێندە گفتی درۆیاندا دەرچوو لە تام شاری جوانی بۆ پای تەختەکەی ئاشتی شاری شاعیران وعادی لە خان و جاران لە ئاسووتان و ژانی ناخ و دەروونت گوێچکە کەڕ و لاڵ زمان لاڵ و کوێرەکانە ئەی هەڵەبجە ئەی مەڵبەندی شاعیرانە دەستە خوشکی هیرۆشیما و ناکازاکی ناوچاوانە تۆ سەربەرز و شەرفمەند و شکۆداری لە جوانیە هەڵەبجەکەم لەسەر زەویە تاکی زۆر سپاس ماڵی باپیرم بەر لە ئەنفال ماڵی باپیرم هەر لە بەهەش دەچوو باخێکیان هەبوو پڕ بوو لە گوڵ لە باڵندا کەناری ئاوازیان بۆ نیشتیمانەچڕی بولبولەکان بەسەر شان و ملی دایکمەوە ئەنیشتنەوە چونکە ئەو هەر خۆی فریشتە بوو گوڵ لە ماڵی ئێمەدا پێ ئەکەنی و خونچەی دەرئەکرد بۆن و بەرامەیان نیشتیمانی پڕکرد بوو ماڵێک بوو خۆشەویستی لێ ئەتکا دیوەخانێک بوو هەمیشە جمەی ئەهات دەڕێبواران لە پیاوانی ئاوایی شەوانی شەوچەرە و بەزم و قسەی خۆش جارجارێکیش دەنگی دەف و ذکری شێخ سۆفیان هێنایە جۆش ماڵێک بوو خۆشەویستی لێ ئەتکا دیوەخانێک بوو هەمیشە جمەی ئەهات دەڕێبواران لە پیاوانی ئاوایی شەوانی شەوچرە و بەزم و قسەی خۆش جارجارێکیش دەنگی دەف و ذکری شێخ
سۆفیان هێنایە جۆش ئای لەو ڕۆژگارانە هەموو شتێک جوان بوو هەموو شتێک خۆش بوو سێپایەکی دار و بەنی بادرا و شڵپە شڵپی پیرە مەشکە ئای لە تامی ئەو ڕۆنەکەرە و شیرێژ و کەشکە تامی کولێرەی گەرمی ڕەشگوڵ و قەندەهاری جریوە جریوی ئەم چڵاو چڵ و سەرگوێسوانەی تەندوربانی پاساری گمەی کۆتر و قاسپەقاسپی کەوی ڕووبەخاڵ تەپ و تۆزی ئەسب سواری پیاوان بە کوڵە باڵە و کلێتە و پوزەوانە و ڕنگ و چۆغەی شاڵ کچانیش باسکی پڕ لە بازن و خرینگەی خرخاو هەڵۆ پاسەوانی نیشتیمانی ئەکرد لە قەل و قاڵ لە پەپ و لە داو بەڵێ ماڵی باپیرم پڕ بوو لە محیبەت لێوان لێو بوو لە ئارامی خۆر حەزی نەدەکرد ئاوا بێت مانگیش بەر لە زەردەپەڕ ئەگەی خۆر حەزی نەدەکرد ئاوا بێت مانگیش بەر لە زەردەپەڕ ئەگەی تریفەش بەدەم ئاوازی ئەستێرەوە لەگەڵ هاژەی چۆمدا سەمای ئەکرد ئێوارانیش ئای لەو ئێوارەیە ئەو ئێوارەیە ڕەشەبای مەرگ پێش دەجالەکانی ئەبوو عودەی کەوتبوون نیشتیمانم یەک پارچە بوو بە گڕ باڵی پەپولەکان هەڵپڕووکان هێلانەی کبوختیەکان وێرانەکران ئەو ئێوارەیە هەر لە بڵندگۆی مزگەوتەوە جاڕی مەرگمان بەسەردادرا باپیرم لەسەر بەرماڵ بوو بەدەم تەحیاتەوە گیانی ئەدا نەنکیشم وشەی قولووەڵڵا لە قورگی داخنکە ئای چ مەرگە ساتێ بوو هەر ئەو ئێوارەیە ماڵ ڕوخێندرا باخ سووتێندرا لاشەی کەناری و بولبول و پاساری بەدەم پشیلەوە یاریان پێەکرا هەڵۆ لە باتی جەستە ڕوحی بەرزەفڕی لە شەقەی باڵی ئەدا بەڵێ هەر ئەو ئێوارەیە ژیان سڕایەوە نیشتیمان خاپور کرا ئەو ئێوارەیە ناوی مەرگەساتی ئەنفال و کیمیابارانی لێنرا ناوی مەرگەساتی ئەنفال و کیمیابارانی لێنرا سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی هەموو لە یەکتانەکەین کە لەم ڕۆژە گرنگەدا بەشدار بوون لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 16 ساڵی 1970 شاری هەڵەبجە کوردستانی عێراق تەنها لەبەر ئەوەی کورد بوون لەلایەن ڕژێمی بەعەس کیمیاباران کران بە بەفرۆکە کورد لەلایەن ڕژێمی بەعەس عەرەب ئەنفال و کیمیاباران کرا ئێستاش عەرەب شۆفینەکان حەزیان بە کورد نییە کورد ئێستا لەژێر دەستی دوو بنەماڵەی کوردی مافیا دووبارە لەژێر ناوی ئازادی بە درۆ ئەنفال و زیندە بەچاڵ دەکرێت بەهۆی تیرۆرکردنی پەخستنی پەروەردە و تەندروستی بوون بە بارگرانی بەسەر میلەتی هەژار و لێقەوماوان دەستان خۆش بە دووبارە بە خێراتنی هەموو لایەکەین دەستان خۆش بێ بە ناوی خوای گەورە و بەخشندە و میرەبان بە خێراتنی سەرجەم میوانەکان دەکەین ڕۆژێکی جوانی بەهار بوو لەگەڵ نزیک بوونەوەی کاژمێر لە کاژمێر 11 بەیانی هەستم بە هەستێکی سیر کرد دڵم وەک ئەوەی پێم بڵێ کە لە لێواری بەڵایەکی گەورەداین لە ماوەی چەند خولەکێکدا گولەی تۆپخانەکان لە هەڵەبجە دەستیان بە تەخینەوە کرد فڕۆکەکان دەستیان کرد بە فرێدانی بۆمب بەسەر شارۆچکەکەدا بۆردومانەکە لەسەر گەڕەکەکانی باکوور چر بوونەوە بۆیە ڕامان کرد لە ژێر زەمینەکەماندا خۆمان شاردەوە کاژمێر دوی پاژنیوە ڕۆ لەگەڵ دابەزینی توندی بۆردومانەکەدا بە وریاییەوە لە ژێر زەمینەکە هاتمە دەرەوە بۆ چێشخانەکە و خواردنم بۆ خێزانەکەم برد
کاتێ بۆردومانەکە وەستا دەستمان کرد بە بیستنی هەستمان کرد بە بیستنی دەنگە دەنگێک کە وەک پارچە کانزایەک دەهاتە سەر زەوی بەشێک لە مێژووی 16 سی 1970 دەستان خۆش خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ من شەموس نادرم شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا بیکەیفۆر ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە